هەناردەکردنی سوپا بۆ سەرسنووری ڕۆژئاوای کوردستان لەلایەن تورکیاوە کاردانەوەی جیاوازی لایەنە سیاسەکانی ناوچەکەی لەکەوتۆتەوە بەتایبەتیش لایەنە کوردە سیاسەکانی ڕۆژئاوا. ئەنجومەنی نیشتمانی کوردانی سووریا پێی وایە پێویست ناکات سوپای تورکیا بچێتە ڕۆژئاوا، بەڵکو داوای دروستکردنی ناوچەی ئارام دەکەن لە ئەنجومەنی ئاسایش. یا ئەمژ تورکیا و هەمی دەولەتێن ئالیگر خودبینێش شورەشە سووری وڵاتی سووری را ئەم دخوازن بریارە مەجلس ئەمن وەرێستاندن منطقەک ئامن وەرێ ئاواکردن بافرێ ڕێجیمێ بسەکنن و ئاریکاریان وڵاتی سووری چ بوارێ لەشکەریدە چ بوارێ ئینسانیدە بێکردن. لەلایەکی دیکەوە ئاماژە بۆ دەکەن هەر وڵاتێک بەنیازی ناردنی هێز بێت پێویستی بە هەنگاوی هاوبەش هەیە لەگەڵ هێزە هاوپەیمانیەکان. بەڕای من دەربەسبوونی هەر کەسێک بە تەنیا خۆی لەناو خاکی سووریا لەناو مەیدانی سووریا زیاتر مەشهدی مەیدانی و سیاسیی تاقیید دەکرێت. ئەوە ئیسیفادە هیچی لێ نییە و بۆ باوەریە من وەکو شەخص تورکیا هەر تەدەخلی عسکەری لەناو سووریا ناکە بە تەنیایی خۆی. دەوەی پێویستی هەیە بە تەوافقێکی دەولی بە تەوافقێکی هەرێمی بە تەوافقێکی ناوخۆیی سووری لەناو بەشەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا تا تورکیا توانێت تەدەخل بکەیت. جگەلەوەش دوای گەڕانەوەی شاندی باڵای هاوپەیمانی نیشتمانی سووریا بۆ ئیستانبول ڕەنگە سەردانی حکوومەت بکەن و تاوتوێ ئەم پرسە بکەن. دەمێ نەهادا وەک سەرۆکاتیە هەفپەیمانێ نەها جواتێکی جنێفێنە داخوازە دێمستۆرە گفتوگۆ سەر مەسائلێ جنێفێ تێکردن لێ ڤەگەراوەدا باریەمدا ئەڤ تشتێن ڕاگەهاندنێدا دەرکەون پێویستە کۆمیتەک هەفپەیمانێ تورکیێرە گفتوگۆ بکێ سەر ئەڤ دەنگێ دەردکەون ڤیدەمێ داویت. تا ئێستاش هیچ ڕاوێژێکی فەرمی لەنێوان حکوومەتی تورکیا و هاوپەیمانێتی نیشتمانی سووریا و پێکهاتەکانی ئەو هاوپەیمانیەتە نەکراوە، ئەمەش زیاتر هاوپەیمانی نیشتمانی ناڕەحەت کردووە. ئەگەرچی تورکیا سوورە لەسەر ناردنی هێز بۆ ڕۆژاوای کوردستان، بەڵام ئەنجومەنی نیشتمانی کوردانی سووریا بەم بڕیارە دڵگرانە، چونکە لەم پرسە گرینگەدا هیچ ڕاوێژێک باوان نەکراوە. ڕەسەڵ ڕەمزی ڕووداو، ئیستانبول.